تایبەتی لە ناو شاری ڕانیا کە هێزێکی ئەمنی زۆری لێکۆکرابەوە دەچینە لای پامنێرمان ئاراز ڕەسوڵ لە ڕانیا. ئاراز سڵاو لێبێت. زانیاری زیاتر سەبارەت بە مەترسیەکان تاوەکو ئێستا هیچ مەترسێکی ئەمنی لەسەر خۆپیشاندان و هەروەها لەسەر چالاکانی مەدەنی کە ڕێبەراتی خۆپیشاندانەکانی هەفتەی ڕابردوویان کرد هیچ مەترسێکیان لەسەر ماوە؟ سڵاو کاکارزان لە تۆ لە بینەران و ویسەرانی کەناڵی ئاسمانی پێیان. من ئێستا لە سنتەری شاری ڕانیەم کە سنتەری ئیدارەی ڕاپەڕینیشە. لێرە ئێستا جموجۆڵی هاتوچۆی هاوڵاتیان و دوکاندارەکان و کاسبکاران بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەچێت. دوکانداران دوکان و بازاڕەکانیان کردوتەوە ئەگەرچی لە هەفتەی ڕابردوودا بەهۆی ئاڵۆزبوون و خۆپیشاندانەکان و گرژی نێوان خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان بۆ نزیکەی هەفتەیەک ئەم بازاڕە داخرا و هاوڵاتیان دوکان و بازاڕەکانیان نەکردەوە بۆ سەلامەتی گیانی خۆیان و کەلوپەل و پێداویستی ناو دوکانەکانیان. ئەوەی کە من لێی وەستاوم لێرە بەڵێ ئاراز بەڵە بەرەزان ئەمڕۆ هەفتەیەک بەسەر خۆپیشاندانەکان و هەروەها ئەو گرژی و ئاڵۆزانەی کە لە هەفتەی ڕابردوو لە نێوان هێزامنیەکان و بەشێک لە چاراکانی مەدەنی و هەروەها خۆپیشاندانەکان لە دەڤەری ڕانیە بە تایبەت کە ڕوویدا تێپەڕ دەبێت کە تیایدا زیاتر لە 85 هاوڵاتی لە سنووری دەڤەری بیتوێن بەهۆی تەقە و هەروەها تووتیژەکانی هێزامنیەکان بەرامبەر بە خۆپیشاندەران ڕوویدا. هەفتەیەک بەسەر ئەم وادەیەدا تێدەپەڕێت. ئاراز ڕەسوڵ پەیامنێرمان لە شاری ڕانیا باس لەو مەترسیانە دەکات کە دوای هەفتەیەک لەسەر چالاکانی مەدەنی ئێستاش ماوە لەسەر خۆپیشاندەران و هەروەها ئەوانەی ڕێبەراتی خۆپیشاندانەکانیان کردو. ئاراز دووبارە سڵاوت لێبێت، فەرموو و زانێرەکانت تەواو بکە. سڵاو لێوەش. دیارە لێرەوە بەرەی داکۆچی لە مافی خەڵک دیارە لە سەرەتای هەفتەی ڕابردوودا گربوونەوە خۆپیشاندانێکیان ئاڕاستە کرد لە پەیامی ئەو دەستەیەدا داوای خۆشگوزەرانی و گۆڕانی سیستەمی حکومڕانی بوو، بەڵام دواتر ڕەوتی خۆپیشاندانەکان گۆڕا و ئاڵۆزی تێکەوتو کە دوجار لە سنتەری شاری ڕانیا خۆپیشاندەران پەلاماری سەرجەم بارەگا حیزبیەکانیان داوە بەهۆیەوە دوو هاوڵاتی سنتەری شاری ڕانیا و زیاتر لە 80 هاوڵاتی بریندار بوون لە هێزە ئەمنیەکانیش دیارە بریندار هەبوو. بەڵام دوای هەفتەیەک هەوڵ و کۆشی کەسایەتی و ڕیسپیان و چالاکانی مەدەنی و مامۆستایانی ئاینی ئەم دۆخە لە ئێستادا هێور بۆتەوە. هاوڵاتیان و کاسبکاران هاتوونەتە بازار و شوێنە گشتیەکان و بازارکردنی هاوڵاتیان بە شێوەیەکی ئاسایی بەڕێوە دەچێت. وێڕای ئەوەی کە لە هەفتەی ڕابردوودا هاوڵاتیانی سنووری ئیدارەی ڕاپەڕین ترس و قەلاقیەکی زۆر داگرت بوون و فەرمانی دەستگیرکردن بۆ ژمارەیەکی زۆر لە چالاکان و ئەوانەی کە بەشداریان لە خۆپیشاندانەکان کردبوو و ژمارەیەکی زۆر لە خۆپیشاندەران دەستگیر کران. بەڵام لە ئێستادا ئەوەی کە ئێمە زانیاریمان هەیە و پەیوەندیمان بە لایەنە پەیوەنددارەکانی سنوورەکە کردووە بەڕێسی واقەرنی قایمقامی قەزای ڕانیە پێی ڕاگەیاندین کە ڕۆژی ڕابردوو تەواوی ئەو ئۆتۆمبیلە سەربازی و ئەو هێزەیە کە بە چەکی قورسەوە هاتبووە سنووری ئیدارەی ڕاپەڕین ئێوارەی دوێنێ گەڕاونەتەوە و لە شار کشاونەتەوە. بە شێوەیەکی گشتی ئێستا لە سنتەری شاری ڕانیا هێزێکی ئەمنی بەدی ناکرێت و هاوڵاتیان بە ئاساییشیان دەکەن و ئەو بەرپرسە ئیداریە سنووری قەزای ڕانیە ئاماژەی بۆوە کرد لە ئێستادا سەرجەم ئەوانەی کە لە خۆپیشاندانەکان دەستگیر کرابوون ئازاد کراون بە کەفالەت و فەرمانی گرتن بۆ ئەوانش هەڵوەشاوەتەوە کە داوا کرابوون لەلایەن هێزە ئەمنیەکانەوە. بە شێوەیەکی گشتی ئێستا بارودۆخی شاری ڕانیا ئاساییەوە هاوڵاتیان ئیشوکارەکانی خۆیان دەکەن لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە ئێمە سەرنجمان داوە جم و جۆڵی خۆپیشاندان و گربوونەوە لە هیچ شار و ناحیەکانی ئەم سنوورە بەدی ناکرێت. ئاراز لە خۆپیشاندانەکانی هەفتەی ڕابردووی ناوچەکە سنوورەکە کۆمەڵێک داواکاریان هەبوو. خۆپیشاندەران یەکێک لە داواکاریەکان چوونە دەرەوەی ئەو هێزەمنیانە بوو کە هێنراونەتە ناو سنتەری شاری ڕانیەوە. ئەمە یەکێک لە داواکاریەکان وەکو تۆ ئاماژەت پێکرد کە قایمقامی ڕانیە باسی لەوە کردووە ئەم هێزانە چوونەتە دەرەوە. هیچ یەکێک لە داواکاریەکانی دیکەی خەڵکی ئەم سنوورە جێبەجێکراون تاوەکو ئێستا؟
نەخێر ئەوەی کە تا ئێستا ئێمە قسەی تێدا دەکەین بەشێک لە داواکاریەکانی ئەو خۆپیشاندانانە گۆڕانکاری ئیداری بوو لە سنووری ئیدارەی ڕاپەڕین، بەڵام ئەم گۆڕانکارە ئیداریانە تا ئێستا هیچی نەکراون و هەروەها ئەوەی کە ئاماژەی پێ دەکرێت بژێوی ژیانی خەڵکو و خۆشگوزەرانی هاوڵاتیان ئەمانەش هیچ ئاماژەیەکی دڵخۆشکەر نییە کە داواکاری ئەو خۆپیشاندانانە جێبەجێ کرابێ، بەڵام ئەوەی کە لە ئێستادا بەدی دەکرێت بۆ ینی لەبەر مەترسی ئەو هێزە زۆرێکی هێنرا بووە ئاڵۆزی و گرژی زیاتر نەکەوێتەوە، ئەو بەرەی کە سەرپەرشتی خۆپیشاندانەکانی دەکرد چالاکیەکانیان ڕاگرتووە تا لە کاتێکی تردا لە ڕێی فشاری مەدەنیەوە چالاکیەکانیان بەردەوام بکەن و فشارەکانیان بۆ سەر حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان تونترکەن بۆ ئەوەی خواستەکانیان جێبەجێ بکرێت. ئارەس هەفتەی ڕابردوو بەشێک لە ڕێکخراوە عێراقیەکان بۆ داکۆکی لە ڕۆژنامە نووسان بە تایبەت لە سنووری ئیدارەی ڕاپەڕین باسییانەوە کردبوو کە مەترسی لەسەر ڕۆژنامە نووسان و بەشێک لە چالاکانی مەدەنی هەیە، هەتاوەکو ئێستاش ئەم مەترسیە لەسەر میدیاکارن و ڕۆژنامە نووسان و چالاکانی مەدەنی لەسەر ڕۆژنامە نووسان هەیە لە دەڤارەکەدا؟ بەڵێ دیارە لە ماوەی بەڕێوەچوونی خۆپیشاندانەکان ئێمە وەکو ستافی کەناڵی ئاسمانی پێیان پیشەیانە ڕۆماڵی و لەژێر دروشمی ڕاستی و ڕاشکاوی ڕۆماڵی خۆمان درێژە پێدا، بەڵام دواتر ئێمە وەکو ستافی پێیان بووینە ئامانجی هێزە ئەمنیەکان و تا وەکو ئەم بارودۆخە ئاسایی بۆ ئێمە لە سنووری ئیدارەی ڕاپەڕینمان جێهێشت بوو و نەمان دەتوانین ڕۆماڵی چالاکی و بارودۆخی ناوشار بکەین. لە ئێستادا بارودۆخەکە ئاساییە بە حکمی ئەوەی کە بەرپرسانی ئیداری و هێزە ئەمنیەکانی سنوورەکە ئاماژیان بۆوە کردوە پێیان ڕاگەیاندین کە فەرمانی دەستگیرکردن بۆ هەموو ئەو چالاکە مەدەنیان و ئەو ڕۆژنامە نووسانە هەڵوەشاوەتەوە کە لە پێشووتر و لە ساتی بەڕێوەچوونی خۆپیشاندانەکان فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچوو بوو. لە ئێستادا مەترسی لەسەر ژیانی چالاکوان و ڕۆژنامە نووسانی سنوورەکە نەماوە و ئەو فەرمانە هەڵوەشاوەتەوە. ئارەس ڕەسوڵ لە ڕانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی، سپاس بۆ زانیاریەکانت.